قمنا اليوم بزيارة هذا الصرح الإعلامي الكبير محطة بيام. ئێمە ئەمڕۆ سەردانی کەناڵی ئاسمانی پەیاممان کرد وەک سەکۆیەکی میدیایی کاریگەر لە نزیکەوە سەرنجی کار و پرۆژە و پلانەکانیانماندا. لە ڕاستیدا بەرنامە و کارەکانیان جێگەی ستایشە، بە تایبەت لە بواری بڵاوکردنەوەی زانیاری و هۆشیاری لەسەر ئەو ڕووداوانەی لە فەڵەستین و کەرتی غەزە دەگوزارێن کە ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی مەزنە کە خزمەت بە دۆزی ڕەوای گەلی موسڵمانی فەڵەستین دەکات و لەسەر ئەو پرسە ئاگایی بە جەماوەری گەلی کورد دەدات. کەناڵی پەیام هەروە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بایەخدان بە ڕەهەندی مرۆیی دۆزی فەڵەستین و ڕاکێشانی سەرنجی ڕای گشتی بۆ لای معاناتی مرۆیی لەو بەشەی خاکی فەڵەستین. هەر لێرەوە پێم خۆش ئەوەش ڕابگەێنم کە ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ڕێگەی ژیان کە نووسینگەی لە غەزە هەیە بە هەوڵ و هەمانگی دەستگای خێرخوازی بەخشین چەند کاروانێکی یارمەتی و کۆمەکی خەڵکی خێرخوازی کوردستانی گەیاندووەتە کەرتی غەزە کە ئەم هاوکاریان نەبوونەتە مای خۆشحاڵی و بوژانەوەی سەدان خێزانی برسی و لێقەوماوی فەڵەستینی لە غەزە. ونقوم سويا بإيصال المساعدات التي يتم جمعها من الشعب بإيصالها إلى قطاع غزة، وقد وصلت الدفعة الأولى من